سڵاتان لەبێتۆن کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە لەم پرۆگرامە نوێدا لەگەڵتانە. سپاس بەخوا هەواڵەکان دڵخۆشکەرن کە وەکو پارێزگاری سلێمانی ڕاگەیان کە ژیانی خەڵک ئاسایی ئەبێتەوە بێگومان بە سێ قۆناغ کە لە ئێستادا قۆناغیەکەم جێبەجێکرێت کە هەندێک لەو شوێنانەی کە ژیانی خەڵکی پێوە پەیوەستە کراوەتەوە خەڵک دەتوانن کاروبارەکانی خۆیان ڕاپەڕێنن. پێگومان هەموو ئەمانە بە هەوڵ و ماندووبوونی دکتۆرە بەڕێزەکان و هەروە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی، وەزارەتی ناوخۆ، برایانی ئاسایش، پۆلیس، بەڕێوەبەراتی هاتوچۆ، هەموو ئەمانە پێکۆ بێگومان هاوڵاتیانیش کاتوانی بڵین بە شێوەیەکی زۆر باش پابەند بوون بە ڕێنماییەکانەوە کە هەمومان پێکەوە قۆناغە سەختەمان تێپەڕان. ئیشەڵڵا ژیان زۆر باشترە بێت و هەروە ئاسایی ئەبێتەوە بێگومان قۆناغ بە قۆناغ. بەڵام ئەوە ناگەێنێت کە ئێمە هەموو ڕێنمایە تەندروستیەکان وەلاوەنین و هەروە پابەند نەبین و ئاگاداری تەندروستی خۆمان نەبین. پێویستە ئێمە زیاتر پابەندی وەروە زیاتر ئاگامە لە تەندروستی خۆمان بێت بۆی بە دووربین لە هەموو ڤایرۆس و نەخۆشیێک و بەڵایەکیکە. بێگومان هیواداریشم کە لە هەموو شار و شارشکەکانی تری هەرێمی کوردستان ژیان بۆ شێوەیە ئاسایی بێتەوە و هەروە هەمومانە قۆناغە سەختە تێپەڕێنین بەیوە تەندروستێکی باش بۆ گەشت لایەکتان. عزیزانی ئێمە بۆم ئێوارێژ دوو دکتۆری بەڕێز لەگەڵمدان کە ئەم دوو دکتۆرە هەردووکیان لە پرۆژەی پەلەچارن کە ئێمە هەموو ئێوارێک پێکەوە کە دوو دکتۆری بەڕێز بانگشتی ستۆدیۆکەین کە ئێوەش ئەتوانن لەگەڵمانە بەشدار بن. بێگومان لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 053 دکتۆرە تارە عەلی بابانمان لەگەڵای کە پسپۆڕی گەشە و ئەوە هەروە خۆراکی مناڵانە و هەروە دکتۆر بڵند ئەحمەد عەزیز کە پسپۆڕی دڵ و هەناویان بەخێربێن. زۆر سپاس و ئامادەبوونتان. پێم خۆش ئەگەر هەرچێکە بێت لەسەر پرۆژەی پەلەچارە وەک دەزانین کە ماوەیەکان پرۆژەیە جێبەجێ کراوە و هەروە کارئاسانێکی باشیشی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە کە ئەتوانن هەچ پرسیارێکیان نەبێت ئاڕاستەی ئێوەیکەن یاخود ئاڕاستەی پزیشکە پسپۆڕەکانی کەی بکەن کە بێگومان ئەمە شوای کردووە کە خەڵک کەمتر سەردانی نەخۆشخانەکان بکات و هەروە قەرەباڵغی کەم بێتەوە لە بارودۆخە سەختەی کە تێمان پەڕان. دکتۆر بڵند ئەگەر هەر شتێکە بێت لەسەر پرۆژەی پەلەچارە یاخود ئەو پەیوەندە تەلەفۆنانەی کە بۆ ئێوە ئەکرێت ئەو پرسیارانەی کە بۆ ئێوە ئەکرێت بەبێ پسپۆڕەکەی بەڕێز زیاتر چین؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڕاستی یەکێکە لە پرۆژە باشەکان بۆ ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە کۆمەڵێک برادر بۆ کۆمەڵێک هاوڕێی دکتۆرەکان هەستمان کرد ئەم پرسیارەتی کەوتۆ سەرمە و ویسمان هەوڵێک بدەین کە کۆمەڵێک خەڵک لەم کاتەیە شوێنێکیان نەبوو بتوانین یارمەتیان بین، بتوانین ڕێیان بۆ ئاسانکەین، بتوانین ئەگەر پێویست کا بێنە دەرەوە بۆچن بۆ نەخۆشخانەکە ئەگەر پێویست ناکە لە ماڵەوە بێنە بۆی قەرەباڵغی لەم کاتەیە دروست نەبێت. بەڵێ وەکو پسپۆڕەکەی تۆ پسپۆڕی نەخۆشەکانی دڵ و هەروە هەناوی زیاتر پرسیارانە کە ئاڕاستەی تۆ کرێت زیاتر خەڵک ترسی لە چییە؟ بەڵێ وەڵاهی خۆی هەنەجار هەواڵەکان هەنێ شتێ دوودڵی خسۆتە ناو هەنێک کەسەوە لەبەروی لاوچێ ڕێنمایشی وای نەبێت و یان لە بارودۆخەکە تێنەگەشت بێت. خۆشبەختانە نەخۆشەکانی ئێمە ئەوەی کە ڤایرۆسە هات سەلامەت بوو هەنێ حاڵاتمان هەبوو، بەڵام خۆشبەختانە بە یارمەتی و بە هەوڵمادوونی برادران چارەسەر کرا. ئەو زیاتر ئەو هینانە بابی دڕەڕاوشێوە یان زۆربەی دڵێشە، زۆربەن ئەو پەیوەندیانت بۆ دڵێشە یان گەدەیەشە، زۆربەی پەیوەندەکان لەو هینانە لەو بوارانە. زۆر باشە. دکتۆرە تارە کە تۆ پسپۆڕی و هەروە گەشە و هەروە خۆراکی مناڵانی بێگومان کە دایک و باوکان زیاتر قەلەقی تەندروستی مناڵەکانیانە بەتایبەت مناڵی تازە لە دایک بوو کە چ خۆراکێکی پێ بدرێت، چۆن ئاگامان لێبێت، چۆن شیری پێ بدرێت، بێگومان بەپێی تەمەنە جیاوازەکان ئەمە گۆڕانکاری بەسەرادێت. ئەتوانێت بڵێن کە لەم پرۆژەیەدا پرۆژەی پەلەچارە ئەتوانێت بڵێن کە خزمەتێکی باشی گەیاندووە بە خەڵک؟ بێگومان بەڕاستی بەڵام پرۆژەیەکی زۆر باشە چکۆکو کار دکتۆر وتی ئەین تۆ لەم کاتەیە پێویست ناگات بۆ پرسیارێکی بەسیت بچیتە ناو خەسخانەوە یان بچیتە دەرەوە یان تۆ کە هەموو شوێنێک کاچی تۆ ترسی خۆی هەیە خاستن تۆ کە لای ئێمە چییە بێ بچووکترین کەس لە عایلەیە کە مناڵە ئەو ئەگەینیتە خەسخانەوە. بەلام شتێکی زۆر باشە و زۆر ڕۆژانە من پرسیارێکی زۆرم لێکرێت بە زۆری هەمووی لەسەر خواردنە یان سێ ڕۆژە مناڵی بووە شیرەکە ناخوا مناڵەکە ئەی چی لێ بکات
چەند جار شیری بەمێ دایک و باوکەکە مناڵەکەی بڵێن زەعیفە نان ناخوات چ جۆرە شیرێک ینی زیاتر پەیوەندی هەیە بەو بابەتەوە کە بڵین لە پسپۆرەکەی خۆمایە بنەبێ پێویست هەمووی مەڵام ماوەتەوە خۆشبەختانە هیچ شتێک نەبووکەوە یعنی وا پێویست بکات من نەخۆشەکە ڕەوانەی چۆنەڵی خستەخانە پێویستی پێی نەبووە نەخێر چکە هەمووی زیاتر بە ڕێنمایەکان کە بڵین قسەم لەگەڵا کردوونیان لە ڕێگەی نامەوە کە نردویانە جواب بماونەتەوە باشە زۆربای پرسیاری سادە و ساکاریش بێ بەڵام لای ئەوان چۆنەڵی ئەترسن قەلەقن لێ وازانن شتەکە گەورەیە و مەترسیە بۆ سەر بێگومان هەمانە لەوە ئێستا بڵین چەنەها چۆنەڵی نەخۆشمەوە بە پەیوەندیان کردو وەڵام ناڵەکەم تەمەنی 4 ساڵە زۆر زەعیفە ئێ باشە لە کێوە زەعیفە وڵا ساڵێکە زەعیفە ئەی بۆ ئێستا ئەیگەی وڵای تروتم نەوەک خراپ بێت و جارە خستخانە نەکرێتەوە باوتمە با پرسیار بکەم ینی هەندێک جار بڵین پرسیارەکان وەکو ئێمە بڵین پرۆژەکەناوی پەلە چارەوادە تۆ یەکسەر پەلەت هەبێت شتێک هەبێت کە زەڕوری بێ لەو حاڵەتەیە بەس زۆرێک لە دایکان و باوکان بڵێن و پرسیارانەی کە ئەیکەن پەلەژ نییە بەس ئەوەیە شتێکە زیاتر چۆنەڵی بۆ مطمئنی خۆیان بۆی خۆیان بڵین هاتی بنەوەی کە ئایا مۆزوع بڵین خەتەریان خەتەر نییە لەو بابەتەوە بڵین پرسیارەکەکەن من بەلام و هیچ مشکلە نییە من هەر جۆرێک بێ پرسیارەکە جواب بماوەتەوە و هەوڵی خۆمیاوە لەگەڵیان خۆش بێت بەردەوامە بین لە گفتوگۆکانمان وەڵی بینەرانی خۆشەویست باپێکەوە بینەری پرۆژەی پەلە چارە بین بۆی ئێوەش زانیاری زیاترتان هەبێت لەسەر ئەو دکتۆرە بەڕێزانەی کە لەم پرۆژیان و هەروەها چۆن پەیوەندیان پێوەکەن و باپێکەوە بینەر بین. دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچارە لە ڕێگەی ئۆنلاینەوە واتساپ با هاوکاری ژمارەیەک پزیشکی پسپۆڕ ڕادەگەێنێت. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون. ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. دەستگای مرۆیی مام. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون. ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. بەڵێ خۆشەویستانێمان پرۆژەی پەلەچارە بوو کە بۆ بیرهێنانەوەیەک بۆ ئێوە کە چۆن پەیوەندی بکەن بۆ دکتۆرە بەڕێزانەوە وەڕای دەستخۆشیمان بۆ هەموو لایەکیان کە بە شێوەیەکی خۆبەخشانە لەم پرۆژەیەدا کار دەکەن. گفتوگۆکانمان بەردەوامیەکەن کە ئێوەش ئەتوانن بێگومان لەگەڵمانە بەشدار بن لە ڕێگەی دو ژمارە تەلەفۆنێک کە لەسەر شاشەیە ئەتوانن پەیوەندەکانی خۆتان بکەن و هەر پرسیارێکتان هەبوو لە چوارچێوەی تەوەری پرۆگرامێک و لە چوارچێوەی پسپۆڕەکانی هەردوو دکتۆر پرسیارەکانی خۆتان بکەن. دکتۆر بڵند بەمەلای تۆ بێگومان کە باس لە نەخۆشەکانی دڵەکەین هەمومان چۆنەڵی ئەترسین هەمومان ئەوەیەتە مشکمان کاڵەی جەڵدەی دڵ بەڵام بێگومان کە باس لە نەخۆشەکانی دڵەکەین کۆمەڵێک نەخۆشیە کە ئێمە پێویستە وریان بین چۆن ئاگامان لە تەندروستی دڵمان بێت. بەنسبەت جەڵتەی دڵەوە ڕاستە زۆربەی پرسیارەکان لەم کاتانەیە لەو بابە بووە خۆی هۆکار هەیە ئێمە هۆکارمان هەیە ئەگۆڕێت هۆکارشمان هەیە نەگۆڕە
بە تایبەتی ئەوانی کە هەیە لە بۆ ماوەیە یان نەخۆشیێکی تریان هەیە پەیوەندی هەیە بە دڵەوە هۆکارشمان هەیە ئەتوانی بیگۆڕی ئەتوانی خۆت بە مرۆڤەکە ئەو کەسەی کە ئەتوانێت خۆی بیگۆڕێت لەوانە خواردن ینی خواردنی چوری زۆر خواردنی سوێری زۆر ئەمانە کە تەسیرەکەن لەسەر دڵ و فشاری خوێن لەوانە بەرزبوونی چوری خوێن زەختی خوێن کەمانە ئەتوانێت نەخۆشەکە خۆی چارەسەری دکتۆر زەخت زۆر باوە لە ناو کوردەیانی بەتایبەت بەداخەوە کەسانی کە کەمێک تەمەنیان بەرەو هەڵکشانە چێت ئەبیین هەمویان زەختیان لەگەڵایە ئامە هۆکارەکەی چیە پەیوەندی هەیە بەوەی بە خۆراکەوە یاخود تەمەنەکەش ڕۆڵێکی بەرچاوەگەێنێ وەکوتمان بۆ ماوەیش هەیە زۆر بەیانیان لە سەتا نەوەتیان بەسەرەوە بۆ ماوەی هەیە وەکاری بۆ ژیان جۆری ژیانی هەیە جوڵەی کەمە هەیە خواردنی تەندروست نییە هەیە زۆر بیرکردنەوە یان زۆر قەلق بوون ئەوانش تەسیری خۆی هەیە بۆ سەردەڵ زۆر باشە دەسەکان خۆش دکتۆرە تارە بەمەلای تۆ پێم خۆشە باس لە گەشەوە هەروە خۆراکی مناڵ بکەین کە کاتێک مناڵ لە دایکە بێت هەر لە تەمەنی کە پێڵە مناڵی ساوە لەو تەمەنەوە بەپێی تەمەنە جیاوازەکە پێم خۆشە هەنێ زانیاریمان پێ بدەین ئمە کە باسی بڵین گەشە و خۆراکەکەین خۆراک هەر لە چۆنڵی یەکەم دەقە لە دوای لە دایک بوونەوە دەست پێکات لە کاتی کە مناڵ لە دایکە بێت دەکسەر چی پێوترێ بە دایکەکە وترێت بیخەرە سەر سنی خۆت بۆەوەی یەکەم جار ژەکەکە بمژێ کەواتە تۆ خۆراک ینی شتێکە کە لە یەکەم دەقا لە دوای لە دایک بوونەوە یەکسەر دەست پێکا کە شتێکە ناتوانین بڵین ئیهمال بکرێ وردە تۆ بڵین ئەبێت حسابەوە بکەین کە مناڵێک لە دایکە بێت بڵین تۆ یەکەم جار ژەکی دایکی خوا اینجا دوایەوە شیری دایکی خوات و هەموو بڵین ڕێنمایی تەندروستەکان ئێمە لەگەڵەوەین کە دایک شیری خۆی بەکاربێنێت چونکە هیچ شتێک یان هیچ جۆرە شیرێک ناگاتەوە بە شیری دایک و هەچ شەریکەیەک بێت ئەوە شتێکە دروست کراوە بتەوە نەتەوێ طبعا هەندێک حاڵەتمان هەیە بڵین تۆ دایکەکە بە جۆرێک لە جۆرەکان شیری نییە نەخۆشیێکی هەیە ناتوانێت بیات ئەو کاتە بڵین ناچارە کە ئەچێتە سەر جۆرێکی تر لە شیر بڵێن شیری قوتووی پێ ئەوترێت جۆرێک لەو بابەتانە بڵین هەڵەبژێرێت وردە پێمە باسی بڵین گەشەش ئەەکەین لەگەڵیە تۆ مناڵ کە لە دایکە بێ بڵین بڵین مناڵێکی تەبیعی کێمە بڵین لە دایکە بڵین لە 2 کیلۆنی بۆ 3 کیلۆنی و 4 کیلۆ لە بڵین کێشی ئەوە نەدەرەچێت کاتە تۆ وردە ئەم کێشش لەگەڵ تەمەنا لەگەڵ بەهۆی خواردنەوە ئەبێ کێشەکەش زیاد بکات یعنی ئەوەش لەوایە بڵین کەواتە تۆ لە بیدایەتەوە هەر لە بیدایەتی ژیانی مناڵەکەوە خۆراک گرنگە و ئاگاداری گەشەکەش بی گرنگە بەم شێوەیە تۆ بە بەردەوام بین بڵێن تاوەکو بزانین ئایا ئەم مناڵەکە تۆ لە بیدایەتە بڵێن بە 3 کیلۆ لە دایک بووە ئایا لە 3 مانیە کێشی چەنە ئایا لە 4 مانیە کێشی چەنەگات ئایا لە 6 مانیە کاتەوانیش هەندێک مەراحلمان بۆی هەیە کە تۆ بێ ئاگاداری ئەم مناڵە بین ئایا بە پێی پێویست زیا ئەکات ئایا هیچ مشکلەیەکی هەیە ئەگەر زیا ئەکات دایک و باوکەکە کابێ ئاگاداری بێگومان بڵێ ئەوە یەکەم جار دایک و باوکەکە تەبعانەوە بڵێن لە پێش هەموویەتی بەس تۆ بڵێن مناڵی بچووک لە هەر لە بیدایەتەوە مانی جارێک بڵێن سەردانی بن کە تەندروستەکانەکات لەوێش کێشان و پیاوانیان بۆ ئەکرێت لەوێش تەبعانە بێت کارمەندی تایبەتی لێ کە ڕاهێنانیان پێکراوە ئاگیان لە کێش و چۆنەڵی باڵا و چێوەی سەری مناڵەکە بێت لە کاتی هەجمەترسێکا بێت یان کاتێکا بێت کە بزانین مشکلەیەکی تایە کە بە خۆیان حەل نەکرێت ئەو کاتە ڕەوانەی نەخۆشخانەیەکەن وەکو بتم بەو شێوەیە بەردەوامە بێت تاوەکو ئەڕوا چونکە تۆ بڵێن خۆراک و گەشەی مناڵ لە بیدایەتەوەیە تاو تەمەنەی پێوترێ مناڵ ئایا تۆ 15 ساڵە لێ مناڵیان 16 ساڵە یان تا 8 ساڵە زۆر جار پێڵێن مناڵ وەلەوتر خۆراک هەر بەردەوام ئەبێت شتێک نییە بڵێم وڵاتر تەواو تا 8 ساڵتر مشکلی خۆراکمان نامێنێ نەخێرەوەکو کاک دکتۆر وتی تۆ خۆراک دەورە بینێ لە چیە لەوەی کە تۆ ئایا یەکێک نەخۆشی شەکرەی هەیە تۆ بە ئاگاداری جۆری خۆراکەکەی بی یەکێک نەخۆشیێکی زەختی هەیە چ جۆرە خواردنێک بۆی باشە یان چ جۆرە خواردنێک بۆی خراپە یەکی چوری خوێنی زۆرە یەکی کۆلیسترۆلی زیاکە یەکی چوری سیانی بڵین زۆرە ئەمانە هەمووی کەواتە خۆراک شتێکە هەتا ئەو کاتێک کە ئێمە لە ژیانە بین پێویستمان پێیەتی و ئەبێت بۆ هەچ تەمەنەوەیان هەچ جۆرە نەخۆشی و ڕەنمایی تایبەتی هەیە لە خۆراکە ئەوکمان وایە دەستەکان خۆش دوو پەیوەندی تەلەفۆنی ئامادەیە خاتووزەکێمان لەگەڵە لە سلێمانی و خاتووزەکێ سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش زۆر سپاس بفەرموو والله دەرسۆری هەناویەکە هەیە من بەردەوام هەناسەم تو نەبێت بۆ ماوەی هەفتەیەک تاکە بمدی تا دەستی ئەکاتەوان هەفتەیەکەم چەند سەردانی دکتۆریشم کردووە بەحثشتم بۆ کراوە تەخصیصی بڵم بۆ کراوە
ئەڵێ هیچ شەیەکی نییە ئیتر نازانم هەناسەتونیەکەکە جاری وانە هەناسەم ئەمە نەچینە یعنی ئەو بەچاو مایەتە خوارەوە کە بەردەوام هەناسەتون نەبێ بسیار باشە کاک دکتۆر ئەگەر هەر پرسیارێکی لێ هەیە تەمەنی چەند عەفو تەمەنم بەڵێ والله حتى وصل تقريبا 30 سال 36 ساڵێ کردم بەڵێ بە هیچ نەخۆشیێکی ترت نییە هیچ نییە بەس فقراتم هەیە وتت بۆ ماوەی هەفتەیەکە هەناسەتونی تێوایە تقريبا صارت بيوان بين حسيت صارت ما قلت من ليس نوام لي ثواني بەڵێ بەڵێ هەناسەکەت بچێ لە کاتی ئیشکردنە یان لە کاتی والله ئیشەکەم یان تۆ بێعەزیەتمە بێوان یان داری وایە هەر داژم ماسایی وەروان ئەگە داش بنیشی بەڵێ بەڵێ خاتووزەکێ وەڵامە ئەدرێتەوە سپاسە پەیوەندەکەت دەچمە لای کاک سەڵاح لە سلێمانی و کاک سەڵاح سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش لە وێز بە خێراتی میوانەکان دەکەم زۆر سپاس کارێکم بێ زۆر بڵم من بە پشتا ئەکەوم بە چاوم تقریبا ڕژ نابێ بەس تقریبا جێژەبم ئەوانە لەسەر لاش ئەکەوم لەسەر لای چەپم دوایی یەمەوە سەر پشت قەینەشت ئاوا سەرم جێژە خواوانە تن نازانم سەبەبەکەی چییە تقریبا ماوەی 20 ڕۆژێک هەروان زیاد بەڵێ بەڵێ گوێت کە بە کاک سەڵاح گوێی وەڵی تقریبا گوێم هەر قسە بێرە وەڵا بەڵێ بەڵێ ئیتر نەخۆشی شەکرێشم هەیە نانی شەخۆم چاویشم ئاوی دێت نازانم خەلەلەکەی چییە کاتی نەفا بەداوام چاوم ئاوی دێت دەستەکانە خۆش کاک سەڵاح وەڵام ئەدرێتەوە سپاسە پەیوەندەکەت دەچمە لای خاتوو دەروون لە سلێمانی و خاتوونیان سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش ئەلۆم کاتە باش بەڕێزم زۆر سپاس فەرموو زەحمەنە بەڕێزم پرسیارێکم هەیە لە دکتۆری مناڵان فەرموو من تقريبا كتشيكم بو تقريبا 19 روش أبد كفيساي أفاز زور ناراحت أبد وهو كاري تشيا دكتورة شيري تشي آياتي ولا شيري خوميني بس كيشي زور أتسي روش أبد سكيتش چەند جار دانیشێت ولا سيبو سيجا دانشت لا روجيتا بڵێن تۆڵی سکی ئەچێت زەحمەتیش پیساییەکان بەس لۆیە خازات شتی زۆرە بەڵێ چاکە دەستخۆش زۆر باشە خاتوو دەروون وەڵامە ئەدرێتەوە سوازە پەیوەندەکەت دەچمە لای خاتوو خەندا لە سلێمانی و خاتوونیان سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش لە بەڕێزم کاتی تۆش باش بەخێوانەکانی دەکەم سپاس دەکەم والله زەحمە لەبێ من پرسیارێکم هەیە من خۆم نەخۆشی شەکرم هەیە بەڵێ تقریبا لە 98 نەخۆشی شەکرم هەیە ئەنسولین بەکار ئەهێنم بەڵام ئیرفاق قاسم بنی پێم ئەسڕ ئەبێ زۆر ئێشتێ دکتۆر هیچ پرسیارێکی هەیە یاخود پرسیارێکی ڕوونە لای تۆ ماوەکەی چەندێکە ئازل وڵی ناڵم لە 98ەوە نانە ماوەی ئەم قاسڕ بوونەت وڵی تقریبا ئاو ماڵنیەکە بێ بەڵێ هەردوو قاچت هەردوو قاسم بنی پێم گەرم ئەبێ و پەنجەکانە سڕ ئەبێ پەنجەی قاسم بەڵێ باش سەر زۆر باشە بە هیوای تەندروستێکی باشتر بۆ بەڕێزت سواز بە پەیوەندەکانتان بە ئێستا وەڵامی پرسیارەکانی هاوڵاتیان بینەوە تەمەنی وتی مواردی هەفتەسێم ئەڵێ هەناسەتون نییە بێ بەڕاستی هەناسەتونی ئەم ئەڵێ لە کاتی ئیسراحەتی شەوان باشترە ئەمە دوای ئەم ئاساییبوون ئەو مەزە باشترە دکتۆری دڵ بیبینێ و کۆمەڵ هۆکاریشان بۆ ئەم حاڵەتە یەکێلەوانە کەم خوێنی نەخۆشیەکانی نەخۆشی غودە جاروە دڵپەلەپەلەکە باشترە ئیشەڵا دوای ئەم مۆزە دکتۆری هەتا پشکنینی بۆ بکرێت ئەو کاتە هۆکارەکەی ڕۆنتر ئابێت چونکە هۆکاری زۆرە هەناسەتونی هۆکاری زۆرە پێچێ زەختی هەبێ بتوانێت ئەم ماوەیەش هەتا ئەم هەفتەیە خۆی لە ماڵەوە ڕۆژانە بتوانێت زەخت بگرێ بۆی کە زەختەکەی بگرێت و بتوانێت بینوسێت چونکە هەنە جا زەختەیە دەرناکەوێت بەیەکەم جار ئەبێ چەند جارێک بیگرێتەوە لە کاتی ساحەتە لە ماڵەوە باشترە هەتا کە چوو بەلای ئەو دکتۆرە پێی بێ ئەم ئینەی پێ بێ ئەم چارتی پێ بێ باشە کاک سەڵاح و هەروە خەندەخانی هەردووکیان باسییان لۆ کرد کە نەخۆشی شەکرایان هەیە و هەنەیە ئەوی کاک سەڵاح باسی کرد ئەڵێ گێژە بم یان بەلای ئەکەوم یان گوێم کپە ئەمە زیاتر پەیوەندی بە گوێی ناوڕاستەوە هەیە یەکێ لەو هۆکارەکانی شەکرە ئیکا باشترە ئەمە دکتۆری گوێ ببینێت
تەختیتی گوێ بەڵام لەم کاتە ئەتوانێت هەندێک حەپەیە بەکاری بێنێ لاوەچ ئیسفادەی لێ بکە بەڵام وتمان وەک یەکەم شەکرە خۆی دۆم گوێی هەندێک کەسێک گوێی مۆم دروستەکە و کپە بێ هەندێک کەسێ ماکەکانی شەکرە بە مروری زەمن تەسیرەکاتە زەر دەمارەکان وەکەوەی کە خەندەخان باسی کرد کە ئەڵێ پێم سڕە بێت ئەمە هەیشی هەمووی لە ماکەکانی شەکرەیە ئەگەریشێکە شەکرێکی بماوەی زیاتر لە 5 ساڵ ئەم حاڵەتانە دروستە بێت ئەگەر شەکرەکەی بە تایبەتی کۆنتترۆل نەبێت ئەگە کۆنتترۆل نەبێت بەتابێت سەردانی پزیشکی پسپۆری خۆیانکەن ئەگەر حاڵەتەکە زۆر زەرور نییە وەتوانن بەنسبەت خەندەخان ئەوەی کەواتمە کرد باشتە خۆی بپارێزێ و بەپێی خاوسی نەگەڕێت باشترە بەپێ پێڵاو بەپێ نەگەڕێت چونکە ئەم نازانێت هەستی لە دەزانی هەستی هەیە چونکە وەکوتمان مەکانی شەکرە داخوران ئەو دەمارانە دروستە بێت هەستی کەمە بێتەوە زۆر لەوانەی کەمە تووشی جاروای قاچی ئەسووتێت چێتە شوێنێکەوە گەرمە هەستی پێناکە باشترە بەپێی خاوسی نەگەڕێت جاروا شتێکە چێتە پێیەوە هەتا ئەو کاتێک کە دکتۆرێکی خۆی ئەبینێتەوە یان دکتۆری شەکرە ئەبینێتەوە باشە چارەسەر هەیە بۆ ئەو نیشانانەی نەخۆشی شەکراکە وەکو خۆت دوای چەند ساڵە گۆڕانکاری چارەسەر هەیە بەڵام زۆربەی ئەگەڕێتەوە سەرەوەی شەکرەکەی کۆنتترۆل بێت هەشکاتە شەکرەکەی کۆنتترۆل بێت لە مەترسیانە بە دوورە بێت دەستەکانە خۆش دکتۆرە تارام پرسیارەکەی دەروونخان بۆ مناڵەکەی پرسیارەکەی بەڵێت پرسیارەکەی وتی مناڵە کچێکی هەیە 90 ڕۆژە و چۆنەڵی بە زەحمەت پیسایی ئەکات بڵین ئێمە ئەڵین مناڵ هەتاوکو تقریبان 3 بۆ 4 مانگی مشکلەی هەیە مشکلەکەشی لە چیایە بڵێن ڕخۆڵەکانی ئەبێ ڕابێن لەگەڵ ئەو شیرەی کە ئەیخوات یانە شتێک کە ئەیخوات لەبەرەوە خازاتیان زۆربەی زۆری مناڵ و ئەوەی شەهروا وای لێ ئەکات کە بڵێن پیسایی بە زەحمەت بۆ بکرێت بڵین دەروونخان خۆی شیری خۆی ئایا بە مناڵەکەی شتێکی زۆر باشەکە دەستی خۆش بێ بەردەوام بێ لەسەری ئەڵێ چەند ڕۆژێکە سکێچێ خۆی لە ڕاستیاوە سکچوون نییە ئەو مناڵانی کە شیری دایکیان نەخۆن ئەشێت 7 بۆ 8 جار لە ڕۆژێکا پیسایی بکەن و ئەشچێ 1 جار لە هەفتەیەکا پیسایی بکەن یعنی بڵین حاڵەتەکەی طبیعیە بەنسبەت ئەوەی کاڵی زەحمەتی شەیکات و پەیوەندی بە خازاتەوە هەیە ئەتوانێت بڵین چەند قەترێکی تایبەتی هەیە لەم تەمەنەیە بۆی بەکاربێنێ بۆ خازاتەکەی لەتە بارودۆخەکەی ترسناک نەپێویست بە هیچ قەلق بێت زۆر مناڵەکان بۆ شێوە بێگومان زۆر باشە دەستەکانتان خۆش بەردەوامە بین بەڵە بینەرانی خۆشەویست ئێستا دەشمان لای پەیامبێرمان بڕوا کە ڕاستەخۆ لە سێسایقۆ لەگەڵماندایە بڕوا سڵاوت لێبێت و ئەم کاتۆ باش فەرمۆگەر هەر زانیارێکی نوێت هەیە بۆ ئێمە بینەرانیشی بگوازەرەوە شەمیار سڵاوت لێبێ ئێوارەی بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش بۆ هیوای هەمووان لە ماڵەکانیان بمێننەوە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن چەند ڕۆژێکی کەمی ماوە مژدەی سەرکەوتن و ئاهەنگی سەرکەوتن دەگێڕێت وەکەوەی کە لە وەزارەتی تەندروستی و دەستگاکانی تەندروستی و هەمیشە هەواڵی دڵخۆش کرد بە بیستەران و بە بینەران و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەدەن ئێمە ئێستا لە قەزای سەی سادقین لەگەڵ دیاری ڕەفیق قایمقامی قەزای سەی سادق گفتوگۆ دەکەین سەبارەت بەو زانیاریانەی کە لە قایمقامێتی قەزای سەی سادق لە سەرەتای ئەوە زیاتر لە مانگێکە هاوڵاتیان کەرەنتینە کراون لە ماڵەوە ماونەتەوە با بزانین قایمقامی قەزای سەی سادق و لە ڕێگەی ئاسایش و پۆلیسی هاتوچۆوە بێماندوو بوون شەو ڕۆژ لە قەزای سەی سادقدا خزمەتی هاوڵاتیانیان کردووە زۆر ئازایانە توانیویانە بەردەوام لە قەزای سەی سادقدا خزمەت بە کۆمەڵانی بە خەڵکی قەزای سەی سادق بکەن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن من زانیاری زیاتر و گفتوگۆی زیاتر لەگەڵ قایمقامی قەزای سەی سادقدا دەکەم دیاری ڕەفیق کاک دیاری سڵاوت لێبێ ئەگەر بێتە ئێرە ئێوارەت باش ئێوارەی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش جەنابتان لە ماوەی ئەوە زیاتر لە مانگێکە کە هاوڵاتیان کەرەنتینەن لە ماڵەوە ماونەتەوە ئێوەش لێرە لە قەزای سەی سادق هاوشێوەی شارەکانی تر بۆ زاڵبوون بەسەر ئەم دوژمنە نادیارەی جیهان دەکە ئێستا هەموو جیهان شەڕ لەگەڵ دژمنێکی نادیاردا دەکات بەڵام خۆشبەختانە لە کوردستان جیاوازتر توانراوە بەسەر ئەم دوژمنەدا تا ڕادێکی زۆر باش زانستیانەتر ئاقلا
ساڵانەتر بەسەر ئەم دژمنەدا سەر بکەون و ئاهەنگی خۆشی بەڕێوەیە دەگەڕن. ئێوەژە قەزای سەی سادق بەبێ ماندوو بوون توانیوتانە لە ماوەی ئەم مانگەدا و زیاتریش لە ڕێگەی کۆمەکی ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری و ماونەتەوە لە ماڵەوە پێویستیان بە هاوکاریە و ئەو کەسانی سەرمایهدار هەیەناوتانە تێرە نەخۆشخانە کراوەتەوە ماونەتەوە ڕێکارەکانتان کردو بۆ پێشی کە لە سەی سادقدا ئێستا دەشتی شارە زورمان هەیە خەڵکێکی زۆر لەم کاتە خەریکی سەرقاڵی دەشتە کشت و کاڵەکانیان و کاتی پێگەیاندنی بەشێک لە کشت و کاڵ و بەروبوومە خۆراکیەکانە. چۆن توانیوتانە ڕۆژانە لەگەڵ جوتیاران لەگەڵ ئەم بارودۆخە لەگەڵ جێبەجێکردنی لایەنە تەندروستیەکان و مانەوەی هاوڵاتیاندا ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەن و زانیاریمان زیاتر بیتێ. سپاس بۆتەوە. زۆر سپاس بۆ بەڕێوەبەر و کارمەندان و فەرمانبەرانی تەلەڤیزۆنی گەلی کوردستان کە هەمیشە وەک پێشمەرگە لە سەنگەرەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوون دیارە دێخیتان نەکردو جێگەی دەستخۆشی نێوەشمانونە بەلاشتان ساغ بێ. بۆ خۆتان نەزانن سەی سادقی یەکێکە لەو قەزا گەورانی سنووری پارێزگای سلێمانی کە زەخت و زۆری هاوڵاتیانی لەسەر بوو بە حکمی مەرزەکانی ئێران و شوشمیە و سەیران بنەوە بە حکمی پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی دەواازە بۆ ئیدارەی دەربەنیخان و ئیدارەی گرمیان ئەمانە هەمووی وای کرد بوو زەخت و زۆرێکی زۆر پێسەریە من جیاواز لە قەزاوجێکانی کە تەنها یەک منفەزی داخل بوون و دەرچوونیان هەبوو بەڵام ئێمە لە چەندین ڕێگە و جێگە و بانەوە داخلی ناوشارە بوو. خۆشبەختانە بە هاوکاری هەموو لایەک هەموو تیمەکانی ئێمە بە ئاسایش و پۆلیسی چالاکی مەدەنی و ئەتفاو هەموو ئەو لایەنانەی کە وەزارەتی ناخۆ تەحدیدی کردبوون لەگەڵ تیمە تەندروستەکان و لیژنەکانی قایمقامی کاری باش کرا هەر لە سەرەتا لە دەرمان ڕێشتن لە تەوعیەکردنی خەڵک لە بڵاوکردنەوەی پۆستەرات و گەیاندنی ڕێنمایە تەندروستیەکان و بڵاوکردنەوەی بەناو کوچە و کۆڵانەکان دیارە بە هاوکاری گەنجانی دڵسۆز و ڕێکخراوەکان لەم شارە بەشێکی لایەنە سیاسیەکان و مامۆستایانی ئاینی کە ڕۆڵی زۆر گەورەیان بینی لەوەی کە دەرگای مزگەوتەکانیان داخست و هاوڵاتیانی بە شەرەف کە هەمیشە لە پێشەوەی ئێمە هەوڵی ئەوانەدا تەوعیە و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن ئەمە هۆکار بوو لەم شارەی ئێمە کە بە هەموو تەسەورێک ئەکرا حاڵەتی نوێی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تۆمار کرێ بە حکمیەوەی کە سەی سادق وەک باسم کرد یەکێکە لە شارە گەورەکانەوە بەرکەوتە و لێکەوتی زۆرمان هەبوو لەگە وڵاتی ئێران و ژمارەیەکی زۆری خەڵکی ناوچەکەی ئێمە شۆفێری بار هەڵگر بوون لە سنووری ئێران و کوردستانە ئیشیان کردبوو بەڵام خۆشبەختانە بە وەعی خۆیان بە پارێزگاریکردن لە تەندروستی خۆیان و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان توانرا هەم پارێزگاری لە تەندروستی خۆیان و ئێمەمانان و خەڵکی شارەکەشکەن. بڕیارێکی نوێ هەیە لەگەڵەوەی کە ئێستا ژیان بەرەو ئاسایی بوونەوە دەڕوا وردە قۆناغەکان دەچێتە قۆناغێکی نوێوە. ئێوە ئێستا بۆ پێی کە چەند بڕیارێکتان داوە ئەو بڕیارانەی کە لە سبەینەوە وا بڕیارە با بڵێن کردنەوەی مۆڵەکان یاخود سەرتاشخانەکان و شوێنە گشتیەکان ئەو شوێنانەی کە پەیوەستە بە نانەوە و با بڵێن هەموو ئەوانەی کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە چۆن لەگەڵ ئەم بارودۆخەیە ڕێخستنتان کردووە ڕێکارەکانی ئێوە چین ڕێنمایەکانی ئێوە چین بۆ ئەوانەی کە ئێستا با بڵێن چاوەڕوانی ئێوەن بۆ پێدانی ڕێنمایی بۆ خۆتانە بینن وردە گزنگی خۆری هیوا بەرەو دەرکەوتنە چێ ئێمە ناڵین ڤایرۆس کۆتایی هاتووە ئەبینین لە وڵاتان تاکو ئێستا حاڵەتەکە لە زیاد بوونایە بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بە هاوکاری هەموو لا بە تایبەتی تیمەکانی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکان بەعام و بە ڕێنمایەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەموو لایەنە پەیوەنددارەکان توانرا بەشێکی زۆری ڕێنمایەکان و خۆیان جێبەجێ بکرێت ئەمەش وای کرد کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوی چارەسەر بکرێت ئەمە لایەکلایەکی کە ئێمە لە ناو سەی سادق وەک باسم کرد بە حکمی موقعەکەمان و بە حکمی ناوچەکەمان ناوچەیەکی کشتتوکاڵیەوە ژمارەیەکی زۆری ناوچەکەی ئێمە خەڵک بەکاری کشتتوکاڵی و ئاشڵداری و خەریکن ئەمە شوای کرد و زەخت و زۆرێکی زۆر لەسەر ئێمە بێ بۆی خەڵک بڕات سەر زەوێ کشتتوکاڵەکانیان خۆشبەختانە لە ئەمڕۆوە ئێمە کۆمەڵی ڕێنماییمان دەرکردو بۆی هەم هاوڵاتیان بتوانن ئەو کاروبارانەی کە لە ڕۆژانی ڕابردوو لە دەستیان چوو بۆیان بگەڕێتەوە کارکردن دەستکردن بە کاری کشتتوکاڵی و ئەو دوکان و بازاڕانەی کە ئەم ڤایرۆسە بوو بە هۆکارێکە سەرچاوی داهاتیان کەم بکایان نەمێنیان بەشێک لە خەڵک مەسەلەن بە شێوێک لە شێوەکان تووشی زەرەر بێ بەداخەوەی ئێمە هاوکار و پشتیوانیانە بین لە ڕابردوو وردە دوکانەکانمان کردوتەوە جیاوازێت کۆمەڵە جێگەیکە ئەلبەت بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە وعی خەڵکە تاکو ئێستا بەشێکی زۆری دوکانەکان کرات و هاوڵاتیان دەمامک و دەستکێش و ئەو ماوادە خۆپارێزیانی کە بەکاردێنێ بۆ خۆپارێزگاریکردن لە تەنووسیخوایان بەکارێنن ئەمە لایەکی کە هەموو دوکان و بازاڕانی کراونەوە لە ژێر چاو
چاودێری وردی لیژنەکانی قایم قامێت و تەندروستیان و خەڵکێکی زۆری شاوکارمانن ئەگەر چی لێرە لەوێ کۆمەڵی خەڵک داوامان لێکن دەرگای مزگەوتەکانیشکەینەوە لەم مینبەرەیەوە لەم کەناڵیەوە داوایان لێەکەین پشو درێژ بن لەبەرەوە هێشتا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە ئەوەی کە جێگەی دڵخۆشیوەک باسم کرد کەم بۆتەوە بۆیە احتیمالی حاڵەتی ڕوودان هەیە ئەگەر بێت و ئێمە دەرگای مزگەوت و هەموو شوێن و بازاڕانی کە جێگەی قەرەباڵقی و کۆبوونەوەی هاوڵاتیان و لێکەوتۆ بەرکەوتە دروستە بێت بۆیە پشو درێژ من لەگەڵمان هەتاکە و کاتی وەزارەتی ئۆقاف وەزارەتی ناخۆ ڕێنمایی تازە دەرەکەن لەسەر بابەت. سپاس بۆ تۆ بەڕێزکاک دیاری ڕەفیق قایم قامی قەزای سەی سادق. بەڵێ شنیار دەگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە گوێبیستی بوون لە قایم قامی قەزای سەی سادقەوە مانەوەی هاوڵاتیانە لە ماڵەوە بۆ ئەوەی لەم بارودۆخەی کە هێندەی نەماوە بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا سەر بکەون بۆی بتوانین لە ماوەی ئەم چەند ڕۆژە کەمەی کەماوە هەمووان بگەڕێنەوە سەر زۆر سپاس بۆ تۆ بۆ زانیارەکانیتەوە هەروە بۆ قایم قامی قەزای سەی ساقیش بەوێ تەندروستێکی باش بۆ گشتلایەکتان بابێنەوە سەر گفتوگۆکانی خۆمان. کاک دکتۆر باسمان لە نەخۆشی شەکرە کرد ینی باسە لەگەرکانێکیان بۆ ماوەیە ینی دواتریش گرنگیدانی خۆمان با خۆراک و هەروە کۆمەڵ بێگومان کۆمەڵی هۆکاری هەیە بەڵام سبێ پۆشە بینە سەر باسکردن لە نیشانەکانی نەخۆشی دڵ بەتایبەت جەڵدەی دڵ ئابیستین کە زۆر جارەڵەن فلان کەس جەڵدەیە یاخود دوو جار جەڵدە لێیەوە بەڵام بە سووکی لێیەوە ئەمەیان چییە؟ بەڵ ئەوەی کە سووکی و قورسی ئەوە ئەگۆڕێت چونکە ئێمە ڕێژەی گیرانی دەماری دڵمانەیە چونکە دەمارەکان زۆر بچووکن و ئەو نیشانە باوانی کە لە جەڵتەی دڵە هەیە زۆر کەس ئەم پرسیاراکە یان ئەڵێ دڵمێشێ خۆی ئێمە لە زاراوەی پزیشکیا دڵیێشانمان نییە سنگێشانمانەیە و سنگێشانیش گۆکاری زۆرە چونکە ئەو شوێنەی کە سنگ ئێشێ کۆمەڵێک ئۆرگانی لێ کۆمەڵی ئەندامی یەکێلەوانە دڵی لێ یەکێلەوانە سیەکانی لێ و یەکێلەوانە سورێنجکی لێ کە بۆڕی خواردنە و ماسوولکەی لێ و یاسکی لێ پەراسوی لێ کاتام و سنگێشەیەگەوە ناچێتە بابی دڵەوە بە تایبەتی ئەو نەخۆشانی کە زۆر پرسیاراکەن دڵێشە ڕاستی ناوڕاستی سنگە ئازارێکی زۆر تونیانە بێ نەخۆشەکە ناتوانە بجوڵێ و ئەمەش وا ئەکات نەخۆشەکە ئاراقێکی زۆر ئەکاتەوە هەنێ لەو ئازارانە کە ئەڕوا بۆ بەتیوە کە باڵی چەپ نزیکە لە دڵەوە باڵی سڕەبێ یان باڵی ئازارێکی زۆرە بێ هەنێ نەخۆشمانە ئازارەکە چێ بۆ مل هەیە ئەگەر بە تایبەتی بەشی پشتەوەی دڵبێ ئەچێ بۆ پشت هەنەجان نەخۆشەکە ئەڕشێتەوە یان دڵ تێکاتن ئەگەر نەخۆشەکە بە زووترین کات ئەمە بگێرێت خاستخانە نەخۆشخانە شتێکی باشە بەڵام هەنەجان نەخۆش ناگرێت تووشی ماکەکانی جەڵتەی دڵە بێ وەکوە جاربە سەمامێکی ئەبچڕێت یان دڵی کون ئەبێت پەردی دڵی لە بەروی جەڵتەکەی زۆر بەقوتە بۆی ئێمە نەگەین زۆر نەخۆش زۆر کەسێ لەم سەردەما بم نەخۆشی و ئەناڵێنێ باشتیش پارێزکردنە وەرزشی بەردەوام یەکێ لێنەکان وەرزشی بەردەوامە نەک هەیە وەرزش هەیە هەفتەی یەک ڕۆژێکە بە تایبەتی هیچ ئیسفادێکی لە ناکەوە وەلاوچە شتی تریشی بۆ دروست بێ خراپتر بێ خواردن بە تایبەتی ئەو خواردانی کە زۆر ئەوانی کە فاسوودی پێڵێن ئێمە خواردنی خێرا زۆر سوێرە زۆر چەورە وتمان وەرزشکردنی باش لێژەی شلەمەنی باش ئاو خواردنەوەی باش یان خواردنەوەی میوەکان سەوزەکان ئەمە بۆ کەسانی کە تووشی نەخۆشی دڵبن یان بۆ کەسانی ئاسایی بۆ بۆی تووشیش نەبن ئێمە پارێزی بۆ دانین نەخۆشمان هەیە تووشی جەڵتەی دڵە بێت و ئەگەنێتە نەخۆشخانە و قەسەڕی بۆکرێت و خۆشبەختانە نەجاتێ بێ بەڵام ئەبێ هەوڵێک بدات بۆی جارێکە توش نەبێتەوە یان ئەوەی کە قەسەری بۆ دارە تووشی جارۆی قەسەرەکە شێگیرێتەوە ئیسفادێکی وای نابێ بۆیشە لە وەکارە هەر خراپەکان جگەرە کێشانە بۆ نەخۆشیشەیە چەند جارێکش توش بووە بەڵام وازی لە جگەرە نهێنەوە ئەمە شتێکی زۆر زۆر خراپە هیچ ئیسفادەیەک ناکە لەو قەسەرە لاواچی ئەم جاران ئەگەر بیگرێتەوە بە خراپتر و بە تووتر بگرێت باشە دەستەکان خۆش و پەیوەندی تەلەفۆنی ئامادەیە کاک ئەحمەد لە شارە زوور و کاک ئەحمەد سڵاوت لێبێتەوە کاتۆ باش باسی دادەجار من باشم تۆ چۆنی کاک ئەحمەد سەلامەت بیاخوا بەکاتی دکتۆرە بەڕێزەکانەکەم زۆر سپاس وەڵا پرسیارێکم لیان هەیە فەرموو نەخۆشێکمان هەیە ئافرەتە ڕۆماتیزمەی بەرز بوو سەلامت بێت
ڕۆماتیزمەی بەرزە 16 عیلاجی وەرگرتووە. بەڵێ بەردەوام بە کاک ئەحمەد. باشە عیلاجی وەرگرتووە ئیسا کە عیلاجەکەی وەرگرتووە فەحتێکی تریکەی تەمە 1 مانگ لەسەر و عیلاجە بەردەوام بوو فەحتێکی تری کرد بوو بە 44 ڕۆماتیزمەکەی. باشە دوای ئێستا سەری ئێشێ ئازاری سەری هەیە عیلاجەکەیمان برد بۆ لای سەیدەلێک لای خۆمان وتی ئەم عیلاجە هینی ڕۆماتیزمە نییە وەریگرۆ تا ئێستا هەرچی دەمارەکانی هەیە شین ئەبێت و هەڵ ئەگەڕێ شین هەڵ ئەگەڕێ قاچی هینی دەستی عیلاجەکەی مان پیشانی دکتۆرێک کار سەیدە لەلای خۆمان وتی ئەم عیلاجە لایەزار هینی ڕۆماتیزمە نییە ئەمە تەنها ئەوەیە بۆری خوێنەکەی پاک ئەکاتەوە بەڵام عیلاجەکەی هەبێ باشترە عیلاجەکەی لێ ببڕێ ئازاری سەری هەیە ئێستا ئازاری سەری زۆر زۆرە چی بکەیت دکتۆرەکەی خۆشی دکتۆر عومەر محەممەد کەریم دەروێش نییە سەیدەلی عیادەی نییە چی بکەیت بەڵێ کاک ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد تەمەنی ئەو شەقیقەشی هەیە بەڵێ بە تەمەنی چەنە ئەو ژنێکە باست کرد ئەو نەخۆشەکە تەمەنی تقریبا 27 ساڵە باش پیان و تۆ ڕۆماتیزمێتی یعنی دکتۆر عومەر بە فەحص ڕۆماتیزمێتی بە فەحص لە 35 بوو بە 45 بوو بە 66 لە 66 عیلاجی وەرگرت دابەزی فەحسێکمان بۆ کرد بوو بە 44 ئێستا 44 بەڵام کە عیلاجی هەبێت باشە عیلاجی نەبی ئازاری هەیە بۆ عیلاجەش دکتۆری ئەم سەیدە لە لای خۆمان ئەمە عیلاجی ڕۆماتیزمە نییە جوگەیەشە هەیە ئەفو جوگەیەشە بەڵێ جوگەکانی ئێشێن جومگەیەشێ قاچیێشێ لایەکی سڕە بێت تاشی هەیە وانە بەڵێ تای هەیە تا جاری وا هەیە تاشی هەیە جاری وا هەیە بەڵێ کاک ئەحمەد سوپاس بۆ پەیوەندەکەت بە هیوای تەندروستێکی زۆر باشتر بۆ خێزانەکە دەچمە لای خاتو چنوور لە سلێمانی و خاتونیان سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش ئێوارەتان باش زۆر سپاس ێوارە خۆ باش بەخێرهاتنی هەردوو میوانە بەڕێز دەکاتەوە سپاس دەکەم زۆر سپاس وەڵا دوو پرسیارم هەیە یەکێکیان بۆ دکتۆرەکارەوە یەکیان بۆ دکتۆر بڵند فەرموو ئەوەی دکتۆرەکارە کوڕەکەم هەیە تەمەنی ساڵێک و 4 مانگە شیری خۆشمەخوا و شیری قوتوشەخوا بەس مستەمر قابزە ئیتری عیلاجیشم بۆ وەرگرتووە هیچ ئیسفادەی لێ ناکە پرسیاری دومیشم بۆ کاک دکتۆر من تەمەنم 35 ساڵە تقریبا 10 ساڵە بێ دڵە قوتەم لەگەڵایە عیلاجیشم هەبووە بەڵام مدەیەکی زۆر باش بوو هیچ عیبم نەما و مشکلەم نەبوو بەڵام لەوەتی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە هەیە دەوە بە حکمی خۆشم موەزەفم لە دایرەی سەحا هەموو ڕۆژێ لە شەستێکی خوار و بە پێڕۆم بۆ خەستخانەی ولادا یعنی زەحتێکی زۆرم لەسەر ئێستا کە هەڵەتمە پێ ئەو دڵە قوتەیە تووشە بمەوە یعنی وام لێ خەریکە ئەبوورێمەوە بەڵێ گەر پرسیارێک چەند جار شیری ئەیاتی؟ وڵا ڕۆژانەی لە دوای دەوامکردن و هەر شیری خۆمێمێ چەند جار؟ وڵاتی جیا لە 5 جار شیری خۆمێمێ 6 جارێکی ئێمە شەوان تا بەیانی هەر شیری خۆمە باشە ئەی شیری تر چەند جارێتێ؟ شیری قوتۆکە ڕۆژی ئەگەر لە ماڵ نەبم دایکی هەڵسەرەکەم ئاگایلەتی ڕۆژی 2 شیری ئەگەر بۆ بکە بۆشی ناکە چونکە خواردنی زیاترایەتی ماسان کرێتە سەر شۆربا بۆی شەوانی 1 شیری ئێمێ باش ئاشا دەستەکان خۆش سپاس بە پەیوەندەکەت بێگومان وەڵامە درێتەوە دەچمە لای کاگۆران لە سلێمانی و کاگۆران سڵاوت لێ بێتم کاتۆ باش سڵاوتان لێ بێوم کاتیەوەش باش زۆر سپاس دەکەم فەرموو وەڵا ئەزێت نەبێت دوو پرسیارم هەیەکیان بۆ دادێوێکیشیان بۆ براوە ڕێزە هی دادەکەی دوو مناڵم بڵێن مناڵێکمان هەبوو تەمەنی گەی بۆ 2 ساڵ و 8 مانگ بردمان بۆ لای دکتۆر قسەی دواکەوتە بوو دوای ئەوە قسە فێر بوو ئیسەگەنە بڵێن کچەکەشمان کە گەیوەتە تەمەنی 2 ساڵ و 8 مانگی هەر ئەینشتی هەیە ئیتر نازانم ئەگەر ویراسی بێ هەشتەی بێ خۆ دەزانین و کاتانە زوو کۆمەڵە شتێ بیری لێ نەگراوەوە نازانین ئێمە ویراسی بۆیان ناتا لە دایک و باوکمان پرسین ئێمە و کێشەیەمانە بۆیان نا وەڵامی ئەوم باتەوە بۆ ئەو کاگەش من دەوامەکەم لە سلێمانی بڵێن پۆلیسم لە شوێنەکان گژوجیای زۆر تیاکە ئێمەوە دەوام کۆکەم توش ئەبێ ئایا پەیوەندی بە حەساسیەتەوە هەیە بەو ژیایە قورگم تووشێ بێ یان چی وەڵام بنەوە مەمنونەت
بەڵێ هیچ پرسیارێکتان نیە بۆی وانە؟ زۆر باشە دەستەکان و خۆشکە گۆران بێگومان وەڵامی پرسیارەکانە درێتەوە دەچمە لە دوا پەیوەندی ئەمڕۆمان داکی ئەژیمان لەگەڵای لە سلێمان و داکی ئەژی سڵاوت لێ بێتم کاتۆ باش سڵاو زۆر سپاس بەڕێزی پیرۆزاییدا بەرنامەکەتانەکەم و دەستان خۆش بێ یاخوا زۆر سپاس تاکەم فەرموو وەڵی من شەکرم هەبوو کاتی حملم هەبوو پار ئیتر تقریبا مناڵەکەم بۆ 6 مانگە بۆ 7 مانگە چێت ئیتر ئێستا زۆر دەردەم موشکە دێت و شەوانە تونیمە دێت و ئەمانە بزانم یعنی شەکرە ئەفەڕێت کاتی ئەوەی کە حملوشت دەبێومانە فەحتی 3 مانگین کرد دکتۆر وتی باشە بەس ئێستا هەستەکەم بێتاقەتی کردوم ئەم وەزعی تر شوێنێک نەما بڕۆم و فەحتە بکەم و بزانم ماوە یان چییە. بەڵێ زۆر باشە وەڵامی پەیوەندەکە پرسیارەکە دەدرێت و داکی ئەژی سپاس بە پەیوەندەکانتان بە هیوای تەندروستی زۆر باش بۆ پژلەکان زۆر سپاس بابێنە سەر وەڵامی پرسیارەکان بەرزبەت کاک ئەحمەدەوە وتی خێزانی بوویان وتی هەر خێزانەکەی بوو بۆڵحاڵ نەخۆشێک بوو وتی ڕۆماتیزمی بەرزە کە ئێمە پێڵن ئیەسار وتی یەکەم جار 66 بووە دوای بۆتە 44 خۆی لەناو خەڵکە ئەمە بە ڕۆماتیزمە ناسراوە بەڵام ئەمە ڕۆماتیزمن نییە ینی دەقیقی بۆ ڕۆماتیزمە نییە بەڵام هەنێ حاڵەت هەیە لە ڕۆماتیزمە بەرزێکاتەوە چونکە ئەمە پەیوەندی بە هەوکردنی خانەکانی لەشەوە زۆرە کارمانی یەکێ لەوانە ئیتیهاباتە هەموو ئیتیهاباتێک ئەو ئیەسارە بەرز دەکاتەوە ئەو تایە یان ڕۆماتیزمە خۆیەتی ئێستا ئەڵێ ئەوتی جونکەیەشەم نییە بەڵام دکتۆری ڕۆماتیزمە بینیوتی وتێتی ئەمە ڕۆماتیزمەیە باشترە سەردانی دکتۆرەکە خۆی بکاتەوە بەڵام ئەوەی کەوتی ئیەسارەکەی لە 44 پێچێ نەخۆشەکەی هات بێتە خوار ینی چالاکی لەم کاتەیە کەمتر بێ ئەو عیلاجی کە دکتۆر مەیدانەوە با بەردەوام بێ هەتا مۆزە باشە بێ چونکە تایسە ئەو بەپێی قسەی ئەو بێ زۆر نابێت تەشخیص کراوە پێی ناچێت ماکی هەبێت چارێ ینی مزعافاتی هەبێ بەڵێ پرسیارێکە کاگۆران بوو چنورخان وەزانم بۆ هەردووکتان بوو ئەوەی کاڵێوتی کوڕێکمەیە ساڵێک 4 مانە کە قەبزە شیری خۆی ئاەتی و شیری تریشی ئاەتێ طبعاً ماڵێن مناڵ لە تەمەنی ساڵەوە زیاتر پێویستی بە خواردنە یان بە تاواتی پێویستی بە خواردنە و کەمتر پێویستی بە شیرە ئەم دەستی خۆش بە تەڵان شیری خۆی ئەیە طبعاً ماڵێن شیری خۆی بەردەوام بێت تا 2 ساڵی بە شەرتێک زەرەر لە مناڵەکە نەیە بەس وەکو ئەڵێت بڵێن لە دوای دەوامەوە 5 بۆ 6 جار ئاەتێ شەویشتا بەیانی هەر بەردەوامە لەسەری لە ڕاستی ئەمە شتێکی باش نییە چکە لە دوای ساڵەوە تەنها 2 جار شیر پێویستە ئەگەر هاتوو لەو ڕێژەیە زۆرتر بێت زەرەر لە مناڵەکایەت یەکێک لەو سەبەبانەی کە ئەڵێت بڵێن قەبزیەت ئەوە سەبەکەی ئەوەیە بڵێن شیرەکە زۆر ئەخوات چکە تۆ لەم تەمەنیا بڵێن تۆ 2 جاری شیری قوتۆکەی ئەێنێکەواتە تۆ لە ڕێژەیەکی زۆر شیر ئەخوات بێجگەلەوەی کە تۆ لەوانەیە تۆ ئەوش تەسیرەکاتە سەر نظامی خواردنەکەی کەواتە تۆ خواردن کەمتر ئەخوات بەو شێوەیە نییە کە تۆ سێژە مەنان خواردنی بیتێ و هەموو شتێکی بیتێ لەگەڵیە کەواتە قەبزەکەی پەیوەندی هەیە بەوەوە هەیە کە بڵێن شیرێکی زۆر ئەخوات بەرەوە بێت شیرەکەی کەم بکاتەوە کاگۆران پرسیارێکە بۆ هەردووتان دانێکیان وتی پەیوەندیە بە گەشەی مناڵەکەی کەوتی قسەیان دوا ئەکەوێت بەڵێ خۆی قسە دواکەوتن لە ڕاستیا پەیوەندی بە پسپۆرەکەی منەوە نییە بەڵام ناتوانم جوابی بەمەوە لە کوڕەکەم واهی بووە تا 2 ساڵ و 8 مان هەی بووە و بێگومانە بێت ئێستا باش بوو بێ و کچەکەیشی کە ئێستا هەمان شتی هەیە بێگومان لەوچە بۆ ماوەی بڵێن دەوری هەبێت تۆ لەو کاتەیە بڵێن ئەگەر مناڵەکە هیچ مشکلەی تری نەبێت گوێی مشکلەی نەبێت یان شتێکی تری مشکلە نەبێت کەواتە لەوچە زیاتر بۆ ماوەیەکە دەوەر ببینێ لە هیچ کاتێکە ئەگەر مشکلەکەی بەردەوام بوو ئەتوانێت سەردانی بڵێن دکتۆری قوڕ و گوێولود بکات و سەرداری بڵێن پزیشکی ئەخاوتنیشمان هەیە لە سلێمانیە توانێت سەرداری ئەوان بکات بۆی زیاتر بڵێن بزانێ مشکلەکەیان چیە. دکتۆرە ئەمە پرسیارش بکەم کە زۆر جاریانی ئێمە دایک و باوکان کێشەی ئەویان هەیە لەگە مناڵەکانیان ئاڵێ بۆ منە مناڵەکەم گەورە نابێت یاخود گەشەی بەپێی پێویست نییە خواردن ئەخوات بەڵام گەشەکەی بۆ شێوەیە نییە ئەمان هۆکارەکەی چین؟ خۆی هۆکارەکەی تۆ چۆنە تۆ بتێ و نەتێ مناڵ ئێستا لەم زروفەی ئێستاە یان بەعام هەر لەم سەردەمەی ئێستاە وای لێ هاتووە زیاتر سەری کردوتە سەر
فاست فود و لەسەر پسکیت و لەسەر نەستەلە و لەسەر ساردی و کۆلا و ئەمانە ئێمانە هیچ مادەیەکی تیان نیە تۆ مناڵ گەشەی پێ بکە مناڵ بەچی گەشاکە بە پرۆتینات گەشاکە بە کاربۆیدرات گەشاکات پێویستی بە ڕێژەیەکی چوریە تۆ ساردێک چی تایە بەس تەنها شەکرێکی ڕووتی تایە و بێجگەلەوەی مجموعی مەوادی تری تایە کە زەرەری لێ ئەیا و تووشی نەقسی ڤیتامیناتی ئەکات تووشی نەقسی مادەی ئاسنی ئەکات کاتە سەردەمەکە بڵێن خۆی وای لێ هاتووە کە ئەوە بڵێن سەبەبێکە کە وای لێ هاتووە بڵێن مناڵ گەشە ناکات یان زۆر مناڵ هەیە بڵێن کێشی زۆرە ئەوەش هەمانە کێشی زۆرە بێگومان بڵێن کە تۆ کە ماڵین گەشەمە بەستمان لە کێشی زۆری شەم بەسمان لە کێشی کەمیشە بەسبەمان لە حاڵەتی نەخۆشیشە بڵێن هەندێشتی ترمان هەیە کێشی زۆرەکە یان کێشی کەمەکە پێ ناڵێن پەیوەندی بە خواردنەکەەوە هەیە بێت تۆ بزانین نظامی خواردنی مناڵەکە چۆنە وەکو چۆن ئێستا مناڵی ئێستەکەوتمان بڵێن شیرێکی زۆر ئەخوات بەڕاستی بڵێنەوە زەرەری لێ ئەیە بۆ لە بەروی تۆ بڵێن بتێونەتەوێ ئەو شیرە بڵێن پێویستی مناڵەکە پڕ ناکاتەوە لە هەموو شتێکە لە ڤیتامیناتە لە پرۆتیناتە پێویستی بە خواردنە بەڵام لەبەرەوەی تۆ قومێک شیرەکەش بێت مەعیدەیەگرێ خواردنەکەی بۆ ناخورێ ئەو کاتە ڕاتە تۆ لێراوە لەویا مناڵەکە وەجبەیەکی ڕۆی یان وەجبەکان تەواو نییە خاستن لەم زروفەی ئێستاە خەوتێک چووە خواردن تێک چووە لەوانەیە مناڵەکە سعادیەکی نیوەڕۆ هەستێ سعات دوو هەستێ کاتە تۆ مناڵەکە لەویا ئەو دوو وەجبەی فەوتە کە لە ڕاستیە تۆ مناڵ بڵێن ژەمە خۆراکەکانیش خۆراکەکان زۆر گرنگە بەڵێ سێ ژەمی ئەساسی زۆر گرنگە تۆ بە حساباتی بۆ بکەی لەو ژەمەیە چی ئەیتێ و لەو ژەمەیە چی نایەتی ئەمانە هەمووی تەسیری هەیە بڵێن لەسەر گەشەی مناڵەکە کەواتە بێت بە وردی بچیتە ناو مەوزوعەکەەوە ئەوە نییە بڵێ وەڵا گەشەی کەمە خێرا فعسێکی بۆ بنووسم بچێ بیکا و بێتەوە نە ئەبێ لەگەڵ یادانیشی بزانی مشکلەکە لەکوێیە بیدۆزیتەوە زۆر جار مناڵەکە هیچ نەخۆشیێکی نییە تەنها ئەوەیە نظامی خواردنەکەی بۆ ڕاست دەکەیتەوە و هیچ پێشەکەی نامێنێت دەستەکان خۆش کاردکتۆر چرۆخارەوە پرسیاری کێرەوتی من دڵەکوتێم هەیە ماوەی 10 ساڵە پێشتر علاجم بەکارهێناوە لەم کاتە ئەتوانێت ئەو علاجێکە بەکارهێناوەی کە بۆ ڕێخستنەوەی لێدانی دڵە ئەگەر لە کاتی هیلاکیە هەیە بۆ ئەتیادیە ئەنیشتاتە لە کاتی هیلاکیە زۆر جارگەمان لە دەنگی دڵی خۆمانە بێ لێدانەکانی سەری ئەمە ئاساییە بەس ئەگەر لە کاتی هیلاکیە نەبوو بۆ من لە کاتی دانیشتنا سەرکە دڵکوتێکی زۆر خێرا هەیە توانی حەبەکە بەکاربێنێتەوە هەتا ئەچێتەوە سەردانی دکتۆرەکەی خۆی کاتەوە چونکە وتمان هۆکاری لە دڵەکوتێ زۆرە یەکێلاوانە کەم خوێنی نەخۆشەکانی ڕوودا نەخۆشی زەخر نەخۆشی دڵخۆی ئەمانە هۆکارم بۆی دڵەکوتێ بێ تایسە سەلامەتە بەس حەبەکەی خۆی بەکارێتەوە تا شڵاوزاکە باشە بێتەوە بەس بێت کاگۆرانەوە پرسیاری کردەوەیتی من ئەچمە ناو گیا و گوڵ و بەتابەتی ئەم زۆربەی ئەم نەخۆشانە لە بەهارانەوە یان ئەوانەی کە نەخۆش حساسی و ڕەبوانەیە باشتر خۆپارێزی مویمە ئەتوانێت وەکو چۆن ماسک بۆ ڤایرۆس ئەتوانێت ئەو شوێنەی کە یان خۆی نەچێ بۆ ئەو شوێنە دوورکەوێتەوە یان کەچوو ماسک بەکاربێنێ بەنسبەت پرسیاری کۆتایی دایکی ئەژی بووتی لە من لەسەر دووجانی شەکرم هەبووە دوای ئەوە باش بوومە بەڵام ئیسا نیشانەکانی شەکری تایە باشترە دوای ئیشەڵا دوای ئەم وەرزە سەردام کاتەوە و فەحسی شەکرە بکات بەڵام ئاگای هەر لە تەندروستی بەڵام پارێز مهمە هەتا چونکە زۆربەی ئەو نەخۆشانەی کە لەسەر دووجانی تووشە بن ئەگە پارێز بکەن باشە بن زۆربیان ئەیپەڕێنن بەڵام بە ئەماوەیە پارێز بکات لە بەتابەتی ئەوانەی کە شیرینی و شەکر و کاربۆیتە بەتابەتی نان و نانی سپی و بۆ ئەوانم دەستەکان تا خۆش زۆر سپاس کامیوارە لەگەڵمان نبوون مادووماکردن زۆر سپاس بۆ ئێوە بۆم هاوڵاتیان بێگومان بە هیوای تەندروستێکی باش بۆ گشت بینەران و هاوڵاتیانمان بەڵە بینەرانی ئازیز و خۆشەویست پرۆگرامی ئەم ڕۆژتان پێشکەش کرا هیوادارم تاوی ڕێنمایەکانی دکتۆر واربە ئەو زانیارانەی کە لەم پرۆگرامەیە باس کرا سوودێکی بێوە گەیان دەبێت سپاس کە تا ئێستا لەگەڵمان نبوون ێوارێکی خۆش بۆ گشتاکتە